العالمين والصلاة والسلام على نبينا محمد. أشهد أنه قد بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده حتى أتاه اليقين، فصلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. برزان خوشويستان بيقمان مێژووی گاڵتەکردن و سوکایەتیکردن بە پێغەمبەران و نێدراوانی خوای پەروەردگار یەک لە دوایەکیان کە هاتوون مێژوویەکی دوور و درێژ و قوڵی هەیە لە ناو مێژووی مرۆڤایەتیە، مێژوویەکی قێزەونی هەیە قسەوتن بە بانخوازان بە پێغەمبەران و نێدراوانی خوای پەروەردگار. کاتێک ئێمە قورئانی پیرۆزەکەینەوە سەیری سورەتی ئیبراهیم و سەیری سورەتی هود و سورەتەکانی تری قورئانەکەین کە باس و بەسەرهاتی پێغەمبەرانی خوای تێدا باس کردووە بەمان خوای پەروەردگارمان، باسی ئەوانە ئەبین کە چۆن گاڵتان بە پێغەمبەرانی خوا کردووە، کە چۆن هەڕەشەی دەرکردن و لێدانیان کردوون، کە چۆن هەڕەشیان لەوانە کردووە کە ئیمانیان هێناوە ئەبێ پاشگەز ببنەوە، وەکو چۆن خوای پەروەردگارمان لە سورەتی ئیبراهیم بۆمان باسەکە لنخرجنكم من قومنا من أرضنا أو لتعودن في ملتنا، یان ئەوێ لە زەوی و ئاوەکەی خۆمان دەرتانەکەین خۆیان بە خاوەنی زەوی و ئاوەکەی خوای پەروەردگار جەزانی، یاخود ئەبێ باوەڕداران بێباوەڕ بنەوە بێنە سەر دینی بێباوەڕی. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو والسەلام، پێغەمبەر نوح عەلەیهی السەلام، پێغەمبەر لوط و پێغەمبەر شوعەیب و پێغەمبەر هود و پێغەمبەر زەکەریا و پێغەمبەرانی تر هەمویان گاڵتەیان پێکراوە بە شێت و بە ساحیر و بە جادوگەر وەسف کراون، و هەروەها بە کەسانێکی وا وەسف کراون کە جن و شەیاطینەکان کە بتەکان دەستیان لێ وەشاندون و شێت بوون. ئەمە مێژوویەکی قوڵی لەناو ڕەگ و ڕیشەیەکی قوڵی لەناو مرۆڤایەتیە هەیە. بە هەمان شێوە سەروەری هەموو کوڕانی ئادەم پێغەمبەری خاتەم عەلەیهی السەڵاتو والسەلام کاتێک کە هات چی نەما لە تۆمەتی ناشرین لە جنێودان لە سوکایەتی پێکردن بەرامبەری ئەنجام نەدەن. ئەم مێژووە بە درێژایی زیاتر لە 1400 ساڵە بەردەوامە. هەر لەو کاتەی پێغەمبەری خوا هات عەلەیهی السەڵاتو والسەلام لە ناو شاری مەککەوە هەتا ئەو ڕۆژەی کە وەفاتی کرد و ئێستاش و تا ڕۆژی قیامەت دێت خەڵکانێک لە بێباوەڕەکان بەردەوامن لە سوکایەتیکردن بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو والسەلام. بەڵام مژدە بێت لە هەموو خەڵکی پەروەردگارمان فەرموویەتی وەڕەفەعنا لەکە ذیکرەک، ئێمە ناوی تۆمان بەرز ڕاگرتووی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو والسەلام، هیچ شرکە و دەقە و سانیەیەک لەسەر ئەم زەویەدا ناگوزەرێت ئیلا لە شوێنێک لە دێهاتێک لە ئاوەدانیەک لە شارێک ئەشهەد ئەنە محەممەدەن ڕەسوول الله بەرز ئەکرێتەوە. پەروەردگارمان خۆی خاوەنی ئەو ئاینەیە، خۆی ئەو پێغەمبەری ناردووە، هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون. پەروەردگاران وعدی داوە ئەو پێغەمبەرەکە خۆی ناردوێتی، خۆشی وعدی داوە کە ئاینەکەی بەرز کاتەوە بەسەر هەموو ئاینەکانی تردا، و هەروەها پێغەمبەری سەرور عەلەیهی السەڵاتو والسەلام و هەروەها ئاینەکەی بەرز ڕابگرێ بەسەر هەموو ئاینەکانی تردا ئەگەر چی مشریکەکان هاوڵ پەیداکەرەکان بێباوەڕەکان پێیان ناخۆشە. ئەمە وعدی خوای پەروەردگارە. پەروەردگارمان فەرموویەتی ئینا لەنەنسوڕ ڕوسوولەنا والذین آمنوا في الحياة الدنيا ويوم يقوم الأشهاد. پەروەردگار وعدی داوە پێغەمبەران و نێدراوەکانی خۆی و باوەڕداران و ئیمانداران سەر ئەخا لە دنیادا و لەو ڕۆژەدا کە شایەتەکان زیندوو ئەبنەوە کە ڕۆژی قیامەتە. بۆیە پەروەردگارمان ئەم مژدانی بۆ ئێمە داوە هەروەکو چۆن لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو والسەلام کاتێک گاڵتەیان بە پێغەمبەرە کرد عەلەیهی السەڵاتو والسەلام خوای پەروەردگار دڵنەوایی ئەکرد، خوای پەروەردگار لە کاتی ناڕەحەتیدا لە شەڕی ئەحزابدا لە شەڕی بەدردا لە شەڕ و کاتە ناڕەحەتەکاندا وحی بۆ پێغەمبەری خوا هات عەلەیهی السەڵاتو والسەلام کە ئومەتەکەت ئەچنە کۆشەکانی کیسڕا ئەچنە کۆشەکانی قەیسەڕ، ئەوە خوای پەروەردگارەکە و ئاینەی ناردووە و ئیشی گێنێت بە هەموو کوچە و کۆڵانێکی ئەم سەرزەویە، وەکو پێغەمبەرمان فەرمی عەلەیهی السەڵاتو والسەلام خوای پەروەردگار ئەم ئاینەی خۆی تەواو ئەکات و ئەیگەێنێت بە ماڵە زۆر دوورەکان، ئەوانەی کە لە خێمەکانە ئەژین، ئەوانەی کە لە بن شاخەکانن لە دۆ و دەشتەکانن، ئەمە چ جای ئەوانەی کە لە شار و دیهاتەکانن، ئەبێ ئەم ئیسلامە بچێتە ماڵ بە ماڵیانەوە، بچێتە کوچە و کۆڵانەکانیانەوە. ئەو وعدی خوای پەروەردگارە و ئین الله لا یخلف الميعاد. پەروەردگارمان مخالفە و پێچەوانەی وعدی خۆی ناکە. کەواتە بێباوەڕان ئەمە چاک ئەزانن کە عاقیبەت بۆم ئیسلامەیە، بۆیە هاتوون بە سوکایەتی پێکردن بە گاڵتە پێکردن، ئەگەرنا بابێن بە لۆژیکی عەقڵ وەڵامی پێغەمبەر بدەنەوە عەلەیهی السەڵاتو والسەلام، وەڵامی ئاینەکەی بدەنەوە. هیچ فەقەراتێکی ئەم ئیسلامە نییە کە ئێمە سەربەرز نەبین پێی، هیچ حەدیثێکی پێغەمبەرمان نییە عەلەیهی السەڵاتو والسەلام چی جا ئاەتەکانی قورئان کە سەرمان بڵ نەبێ پێی. بابێن بە شێوەیەکی زانستی عەقڵی
علمی ئەکادمی وەڵامی ئەم ئیسلامە بدنەوە با بێن وەڵامی ئەم دەستورە بدنەوە کە خوا ناردوێتی با ئەوان بێن لەمە باشتر بخەنە ڕوو بۆ مرۆڤایەتی بێگومان ناتوانن هەر بۆیە کاتێک کە شکستیان هێناوە ماوەتەوە بەدەستیان گاڵتەکردن سوکایەتی کاریکاتێر کە ئەمە کاری هەموو کەسێکی دۆڕاوە هەموو کەسێکی مفلیسە کە هیچی پێنامێنێت بەرامبەر کەسی بەرامبەر تەنها جنێ و سوکایەتی نەبێت جنێودانی هیچ کەسە لێ عاجز نییە هیچ کەسێک لێ بێدەسەڵات نییە ئەتوانی جنێی وا دابێنی وەکو چۆنەوتێت تازە بخێتە بازاڕەوە هەر نەوترابێ بەڵام جنێودان حەلی بابەتەکان ناکە جنێودان واقعەکان بەرەو باشتر نابە بۆیە گەر سیرکەین ڕۆژهەڵاتناسەکان مستەشریقەکان ئەوروپیەکان خەڵکانێکی تر ناو وڵاتانی مسلمانان لە کەسانی گومڕابوو لا ڕێبوو ئەوانەی کە ئەڵقەلەجووی ئەوانن لە کەسانی ئەلمانی و مولحیدەکان لەمانەی کە حەزیان بە ئیسلام نییە ئەیانەوێت مێژوو ئیسلام ناشرین بکەن پێغەمبەری خوا ناشرین بکەن عەلەیهی سڵات وسەلام سوکایەتی جنێوی پێ بدەن تۆمەتباری بکەن ئیسلام بە شمشێر بڵاو بۆتەوە ئیسلام تۆقێنەرە ئیسلام فۆبیا دروست بکەن لە وڵاتانی ئەوروپا بەڵام ئەمانە هیچی دادی نەداون بەڕاستی خۆشیانەوە چاک ئەزانن ئەوە پێغەمبەری خوای عەلەیهی سڵات وسەلام وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين إنما أنا رحمة مهداة لأتمم مكارم الأخلاق أما شعاري پێغەمبەرەکەی ئێمە عەلەیهی سڵات وسەلام بڕۆن لە مێژووە بگەڕێن بزان پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە بەرامبەر چ کەسێکە بە زوڵم و ستەم ڕۆژێک لە ڕۆژان شمشەری بەرز کردوێتەوە عەلەیهی سڵات وسەلام لە چ کاتێکدا ئافرەتان و منداڵان و پیرە پیاوانی کوشتووە بەناحەق و بە زوڵم و ستەم لە چ کاتێکدا ئەمانە ڕووی داوە ئایا ئەو خەڵکەی کە ئێستا لە ئەوروپا لە ناو جەرگەی ئەوروپا لە وڵاتانی ئەمریکا لە فەڕەنسا مسلمان ئەبن لە هندستان لە چەندەها وڵاتی تر ئایا ئەمانە شمشێری کیان بەسەرەوەیە کە مسلمان ئەبن و ئیمان ئەهێنن لە کاتێکا مسلمانان بە شێوەیەکی گشتی مستەضعەفن بێتوانان بەڵام ئاینەکان لە گەشە سەردنا چووکم خوا خاوەنێتی پەروەردگار ئەیگەیەنێت ئەو خەڵکە ئیمان ئەهێنێت بەشێکی زۆری هندستان بەنگلادێش مالیزیا و زۆرێکی تر لە وڵاتانی تر ئەندۆنیزیا لەکوێ شمشێری مسلمان چۆتە ناوی ئەو خەڵکە باوەشی بۆ ئیسلام کردوتەوە ئەم میلەتە کوردە مسلمانی ئێمە بە هەمان شێوە باوەشی بۆ ئیسلام کردەوە ئیسلام ڕزگاری کرد لە ژێر دەستەی فارسەکان و هەروەها لەو هەموو ناڕەحەتی و نەهامەتی کە بەسەریان داهات بڕۆن مێژوو سیرکەن ئەوە مێژووی پێغەمبەری ئێمە و مێژووی ئیسلامەکەی ئێمەیە کە چەندە عادل بوون بەرامبەر بێباوەڕانیش نەک تەنها بەرامبەر بە مسلمانان بڕۆن لە مێژوودا ئەو سەفەحاتە مشرقانە بخوێننەوە ئەو پەڕە ڕوونانە بخوێننەوە کە ئیسلامەکەی ئێمە چ پرشنگدارێکی تۆمار کردووە لە مێژووی مرۆڤایەتیدا ئەمجا تۆزێکیش ئاور بدەنەوە سەیرێک بکەن لە جەنگی جیهانی یەکەم و دووهەم سەیرێک بکەن لە ئەوەی کە یەکێتی سۆڤێت ئەنجامیدا سەیرێک بکەن لەوەی کە هیتلەر ئەنجامیدا سەیرێک بکەن لەوەی کە لینین و ستالین ئەنجامیاندا ئەمانە کەسانێکی بێباوەڕن بەڵام دەسوورن بە خوێنی مرۆڤایەتی ئەمانە پاییز و گەڵاڕێزان و باروتیان کردە خزمەتی بەشەریەت و مرۆڤایەتی بە مسلمان و غیرە مسلمانەوە سەیری کارەساتەکانی شەرقستانی تورکی و سەیر بکەن لە رووسیا و ئەم هەموو مسلمانی کە کوژراون بە درێژایی مێژوو زوڵمیان لێکراوە بزانن چۆن مزگەوتەکان خاپور کراوە بزانن چۆن مێژوو نووسیوێتیەوە و ئینکاری لێ ناکرێ کە چۆن زمانی بانگبێژەکانیان بڕیوە کە چۆن خەڵکیان لە مزگەوتا قەفڵعام کردووە کە چۆن خەڵکیان بردە سەر پردەکان و سەریان بڕیون لە مسلمانان و فڕیان داونەتە ناو بەحر و ئاوەکان ئەمە مسلمانان کردویانە یاخود بێباوەڕەکان ئەگەر سیر بکەن تۆزە چاوکراوە بن ئەو فەڕەنسایی کە ئێستا ئیدعای ئەلمانیە دەکا ئیدعای دیموکراسی و ئازادی ئەکا سیر بکەن چی بە ئیسا و مسلمانان ئەکا چی بە پێغەمبەرێک ئەڵێت عەلەیهی سڵات وسەلام کە لە غەیری خێر و چاکە بۆ بەشەریەت و مرۆڤایەتی پێی نەبوو عەلەیهی سڵات وسەلام پێغەمبەرێک کە نزیک بە 2 ملیار کەس ئیمانیان پێهێناوە ئەمە ئازادیە ئەمە ئەلمانیەتەکەتانە کە ئیدعایەکەن و گوێی خەڵکتان لێ پڕ کردووە دڵنیابن فەڕەنسا وەکو زاناکانمان باسییان کردووە بە هیچ شێوەیەک دۆستی وڵاتانی مسلمان نەبوون بە هیچ شێوەیەک دۆستی مسلمانان نەبوون سەیری کارەساتە خوێن ڕێژیەکەیان بکەن لە مێژوودا کە چیان بە سەرگەلی جەزائیرا هێناوە کە لە ملیۆنێک بۆ 1.5 ملیۆن خەڵکیان ئیبادە کرد و قەتڵ عامیان کردن کە جومگە و ئێسقانی 15,000 لە جەزائیریان برد لە مۆزەخانەکانی فەڕەنسا دایاننا سیرکەن ئەو کاتەی کە ئایلانی کوردی لە ئاوەکەدا خنکە
گۆڤارەکەیان شارلی ئیبدۆ مووقیفی چی بوو بەرامبەر بەو منداڵە کە هەموو دنیا بۆی بەپەرۆش بوو بڕۆن سەیرێکی مێژوو بکەن و سەیرێک بکەن و بخوێننەوە ئایا فەڕەنسا چەند ساڵە دەوڵەت و وڵاتێکی زلهێزە تا ئێستا لە چه دۆسەیەکی کووردا دیفاعکار بووە بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی کە وەکو هەموو وڵاتانی تر مستحقی ئەوین کە دەوڵەتمان هەبێ و کیان و شوێنی ژیان و ئیسراحەتی خۆمانمان هەبێ بۆیە بەڕێزان و خۆشەویستان مەخەڵەتێن بەو بانگەشانی کە ئەکرێ ئەمە مافی ئافرەتانە ئەمە مافی ئاژەڵانیان هەیە ئەمە فڵانشتیان هەیە فڵانشتیان هەیە سەی واقعیان کەن ترساون لە ئیسلام عدەدی مسلمان ئەشارنەوە لە وڵاتەکەیان سەینە نەسۆفیکن کە مسلمان بوو چۆن ماکرۆنی ڕووزەر کرد لە مەتاردا چۆن کۆبنە ڕۆژنامەنووسیەکەشی هەڵوەشاندەوە ئەمە وای لێکردون ئازاری داون کەسێک لەو پلەپایەدا مسلمان ئەبێ ئیمان ئەهێنێ بە ئیسلام سێریکەن ڕۆژانە خەڵکی مسلمانە بێ لە وڵاتانی ئەوروپا لە ئەمریکا خەڵک دێتە ناو ئیسلام ئەو ئاینی خوای پەروەردگارە خوای پەروەردگار خۆی بەپایانی ئەگەێنێ خەڵکان هیدایەدا بۆ ئیسلامە گەورە و بەڕێزە بەڕاستی بۆیە بەڕێزان و خۆشەویستان مژدە بێ لە ماکرۆنەوە هەتاوەکو خواردترین و بچووکترینیان کە ئەو یەکێکە لە بچووکەکانیان مژدە بێ کەم ئیسلامە خوای پەروەردگار خاوەنێتی وە خۆشی ئەیگەێنێتە پایان وەستەریشی ئەخا باحیثەکانی خۆیان لێکۆڵەوەرانی خۆیان ئەڵێن لە ماوەی 50 ساڵی داهاتوو 100 ساڵی داهاتوو فەڕەنسا وڵاتێکی ئیسلامیە ئەمە داخیان لێدێ ئەو کەنیسە هەڕاج کراوانە هەڕاج کران و فرۆشتران کران بە مزگەوت بۆ مسلمانان سەی رووسیای شیوعیکەن لە نوێژی جەژندا گەورەترین شارع و جادەکانی بەرناکەی بۆ نوێژکردن چی بکەن ئەوان ترسیان هەیە لەوەی کە ئابەم شێوازە ئیسلام پەرە بسێنێت کە ئیسلام پەرەی سند علمانیەت و بێباوەڕی و ئینجیلی محەڕەف و تەوراتی دەستکاری کراو باوی نامێنێ قانونی مرۆڤ کە دایان ناوە پڕێتی لە کاڵ و کرچی و کەم و کوڕی باوی نامێنێ ئیسلام ڕێگری ئەکا لە کوفر لە شرک لە تەنها خۆویستی لە زوڵم مستەم لە خەڵکی و لە شەعب و میلەتەکە لە بەدڕەوشی و بێئەخلاقی ڕێگریەکان ئیسلامە ئەوانیش ئەویان ناوێ چۆن لە کۆڵانێکدا بلاجیکتۆرێک هەبێ دزەکان پێیان خۆش نییە کە ئەیانەوێت دزی لەو کۆڵانە بکەن و زەفەریان پێبەرن بۆ ڕووناشیەکە بە قووەتە و دەرئەکەون و خەڵک ئەیان بینێت چۆن دێن وەچن ئەیانەوێت ئەو بلاجیکتۆرە بکوژێنەوە بۆ ئەوەی هیچ چاوێکیان لەسەر نەبێت چۆنیان ئەوێت وەکو شوێن وتراوە دز بازاڕی شێواویەوێت ئەوانیش ئەوەیانەوێت کە ڕووناکیم ئیسلامە هەڵنێت و نەگا بە خەڵک ئەگینا خەڵکی شوێن ئەوانە ناکەوێت کەسانێکی خراپەکار کەسانێکی بەدڕەوشت وەزیرەکانی خۆیان و ئەو کەسانی کە لایەن کارمەندن مارەیانەکەن لە خۆیان لە پیاوان سەیری پێشکەوتنیان کەن حاشا لە ڕووتا ڕۆژە لەگەڵ گوێ درێژ ڕۆژە لەگەڵ تەیر ڕۆژە لەگەڵ بووکە شوشە ڕۆژە پیاو لە پیاو مارە ئەکرێن و زەواج ئەکەن و عەقدی نیکاحیان بۆ ئەکرێ ڕۆژە ئافرەت سوکایەتی بە شکۆی ئافرەت دەکەن و لە سەگێکی مارە ئەکەن بۆیە با بە خۆمانە بینەوە ئیسلامەکەمان جوانە هەموو ئەمەی کە ڕوو ئەدا لە دروستکردنی فیلم بەرامبەر پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە قەینەکانی پێشووە و دیارە ئەبێتە هۆکاری هیدایەت بۆ خەڵک و خەڵکی مسلمان ئەبێ چۆن ئەو کەسەی کە فیلمی لەسەر پێغەمبەر دەرکرد عەلەیهی سڵات وسەلام کاریکاتوری لەسەر دەرکرد مسلمان بوو کاتێک کە زانی کە پێغەمبەر چێیە عەلەیهی سڵات وسەلام دڵنیابن بەمانە وەکو چۆن خوای پەروەردگار ویستی لێیە ئیسلام بگێنێتە پایان بگێنێتە زۆرترینی خەڵکی کە ئیمانی پێبهێنن ودڵنیابن ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون أم زوية ببند صالحة كان ببن الروا أم زوية خواهي پروردگار إيمان دارنا كاتنا نشتجيتي دا أجر إيمو نوكاني إيمج نيبينن أو نوكاني دواتر أيبينن كشون خواهي پروردگار لوتي باورانش كينيت سيكن بباوران چند زلهيزن چشي أتوم نووي أوي كهيانا كشارازي بيكن بناو بردنيان بو بشريت ئەو تارەی کە ناکازاکی هیرۆشیمای خاپوور کرد لە 8 ترکەدا 7,000 کەسی لە یەک بۆمبە لەناو برد لە مۆزەخانەتدا ناو شانازی پێوەکەن کە ئەمە هیر و ڕەشیە بەڕاستی نەگەی شانازی پێکردن بەڵام سیرکەن پەروەردگارمان ویستی لێیە ئەم ئیسلامە سەر بخات بیباتە پێشەوە لە هەموو وڵاتان بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژئاوا ئەوانیش ترسیان ئالەمە هەیە بۆیە قەشەکان کەوتنە خۆیان کە بەڕاستی ئیسلام حەلی نەماوە چۆن ڕێگری لێ بکەین هاتون بە کۆمەڵی ئیشی بەڕاستی مناڵانە ئەمە ئەکەن ئێمە بۆ سەرخستنی پێغەمبەرمان با ئیمانێکی بتەوان پێ هەبێت با سەڵاواتی لەسەر بدەین با دیفاعی لێ بکەین بە زمانمان بە دەستمان بە قەڵەممان بە دەعوەمان بە بانگەوازمان با خۆمان و منداڵەکانمان لە ژیانی پێغەمبەرەکەمان شارەزا بکەین عەلەیهی سڵات وسەلام بە گەورەی دابنین ڕێزی لێ بگرین حورمەتی بپارێزین عەلەیهی سڵات وسەلام باسی ژیانەکەی بۆ خەڵکی بکەین و هەروەها بە گەورەی بگرین ئەوە سەرخستمانە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام
جنێودان ناشینکردن سوکاری پێکردن جنێو ناشین بە خوشک و دایکی بێ باوەڕان ئەمە لە ئیسلامە نییە ئەمە خزمەت بە ئیسلام ناکە یاخود هجوومکردنە سەر مسلمانان جنێودان بە زانەکانی مسلمانان خۆ بە باشتر زانین لە زانە گەورەکان و سوکاریکردن بەوان لەسەرم قەزایانە کە ڕوئەدا ئەمەش بەڕاستی خەڵکانێکی نەفام و بێعەقڵ پێ هەڵەسن ئەوەی کە شەرعیە لە ئیسلامەکە ئێمەدا ئەو مووقیف و هەڵوێستە شەرعیانەیە کە دەی ببڕین و بۆ خۆشەویستیمان بۆ پێغەمبەرەکەمان عەلەیهی سەڵات وسەلام چونکە بەڕاستی دڵمان جانەکات بە قسەوتن بە موسڵمانێکی ئاسایی تاوانبار کە مستحق نەبێ قسەی پێ بوترێ ئێستا چۆن قسە بە پێغەمبەرێک بوترێ عەلەیهی سەڵات وسەلام کە لەم دنیا خەمی ئێمەی بوو لەو دنیاش کەس خەمی کەسی نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە خەمی ئومەتەکەیدایە بۆیە نابێ ئێمە ئومەتێکی سارد و سڕ و بێوەفا بین بەرامبەر پێغەمبەرەکەمان عەلەیهی سەڵات وسەلام بە خۆمانەوە بە منداڵ و خێزانمانەوە بە دایک و باوک کەس و کارمانەوە هەمومان بە فیدای چرکە ساتێک لە چرکە ساتەکانی پێغەمبەری خوا بین عەلەیهی سەڵات وسەلام قسەوتن بە خۆمان بە ماڵ و خێزانمان بە کەس و کارمان ئاساییە بەڵام قسەیەک نەوترێ بەرامبەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئیحترامێکی گەورەی تیانە بێت نەک سوکایەتی پێکردنیشی عەلەیهی سەڵات وسەلام داواکەرم لە خوای پەروەردگار بە هەموو ناوجوانەکانی بە هەموو سیفاتە بەرزەکانی بمان کاتە خزمەتکاری ئاینەکەی وامان لێ بکە خۆشەویستی پێغەمبەری خوا لە دڵمانە زیاتر بکە وامان لێ بکە بەڕاستی لە واقعدا شوێنی پێکانی بکەوین عەلەیهی سەڵات وسەلام خۆشمان بوێ داوای لێکین لە خوای پەروەردگار لە بەهشتا بە بینینی پێغەمبەری خوا شادمان بکە عەلەیهی سەڵات وسەلام بەرزی بۆم ئیسلامەیە گەورەی بۆ پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام خۆشمانەوێت لە خۆمان زیاتر والحمد لله وصلى الله وسلم على رسول الله اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد